لە نێو 364 ڕۆژەکەی ساڵدا زۆربەی ڕۆژمێرەکانی ساڵ دیاری کراون، هەریەکە بەهۆی بۆنەیەکەوە. ڕۆژی سنگڵەکانیش یەکێکە لەو ڕۆژانەی لە جیهاندا لەبیر نەکراوە و هەرچەندە زۆربەی سنگڵەکان لێی بێئاگان. ڕۆژی 11 من ئەمە خۆم یەکەم جارەی بیستم کە ڕۆژی گیانی سینگڵە، یعنی بڵێن ئەم شتانە تازەیە بۆ کورد. کچیش یعنی ئەخیر پۆینتی ژیانی ئەوەیە زەواج کات شوو بکات، بەڵام کوڕ ئەخیر پۆینتی ئەوە نییە، لەبەرەوە زیاتر کوڕ بە سینگڵی ئەمێنێتەوە و کچیش زۆر هەیە سینگڵە، لەبەرەوەی کوڕەکان سینگڵی هەڵەبژێرن، بەڵام لە ئەخیرا هەرە بێ زەواج بکەیت، لەبەرەوەی ژیان وا ناڕوا بەڕێوە بە تەنیایی. ئەم ڕۆژە پێشانگایەکمان کردوتۆ لە 11 ئاگاداری سنگڵی ئەو شتانە نەبووم، بەڵام بەشداری ئەم پێشانگایەمان کردو بۆ جەنگی جیهانی یەکەم، بۆ زیاتر خەریکی ئیش و کاری خۆم بووم. کەمی توانە مادیەکان وای کردووە زۆربەی گەنجەکان بە سنگڵی بمێنەوە و بیر لە هاوسەری ژیان نەکەنەوە، ئەگەرچی زۆر بەشیان هەڵبژاردننی تەنیایی بە هۆکارێک دەزانن بۆ گەیشتن بە ئامانجەکانیان. زیاتر هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە کە نەبوونی کار نەبوونی پیشە بۆ گەنجەکانمان لە وڵاتەدا و هۆکاری بێکاری هەر لە باوەڕەدەم بەڕامین. هۆکار بۆ سینگڵەکانیش دیارە هەرێکە هۆکارێکی تایبەتی خۆیە کە سینگڵە. ئەگەر بگەڕێتەوە سەر شەخصی خۆم، من خەون و خەیاڵم هەیە، بۆ نمونە خەون و خەیاڵی من هونەرەکەمە، ئەمە سەرەتا پەرە بم بە هونەرەکەم و لە بواری هونەرەکەمە کار بکەم و بگەمە پلەیەکی زۆر باش. و سینگڵی شتێکی ئەو خراپە نییە کە خەڵک بیری لێ کاتوانێ، ڕێگەیەکی زۆر باشە بۆ سەرکەوتن. لە ساڵی 1990ەوە بۆ یەکەمین جار لە وڵاتی ژاپۆن یادی سنگڵەکان کرایەوە و ئیدی لەو کاتە بەدواوە ڕۆژی 11 تشرینی دووەمی هەموو ساڵێک لە جیهاندا بە ڕۆژی سنگڵەکان دیاری کرا و ساڵانەش ئەم یادە دەکرێتەوە لە زۆربەی وڵاتەکاندا. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.